هەبەرە پێکەنینم لێ کوڕەکەی زاڵم وەی باوکارڕۆ واش کارە باش بڕە ژینەگە بەساقە ئەی بە بۆ تۆ باوانم تۆ بەم شان و شەوکەتەوە شت لە منە شاری تۆ بەس لەبەرەوەی کە هینە ئەرێ لەبەر چی؟ مینە ئەتی تەماشاکە وەس بێدەنگ بە من و تۆ ئەم هەموو بیرەوەری هاڕێکیمانەیە چۆن نەتوانیش لە من بشاریتەوە لە پێناو چییە ئاخر؟ کارە لۆوە دەکەی خۆ بەوە نییە زلی لەیلا 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 I love you اینجا بڵێوان نییە لەبەر چاوی منە دڵاری لەگەڵ لەیلاکەی ئەژڵی لەوا دەکەی ئەرێ بەڕاست لەیلا کیە؟ من نەمزانیەوە تا ئێستا خۆش ماچی بۆ ڕەواناکەی ماری فریشتەخانی دەناسی لەیلا کچی فریشتات ئای زۆر زان کو فریشتە کچی نییە چونکە مێردی نەکردیە توتیەکی هەیە بانجی دەکات لەیلا ئەم نیش دەناسێتەوە تۆ ئەواز لەوە بێنە ئەرێ لەیلا چەنی تاوا کردووە؟